UK4 بەناوی خۆی گەورە و میهرەبان ئازیزان خۆشەویستان لە هەر کوێیەک هەن سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خۆی تەبارەک و تەعالاتان لێبێت. جژنی پیرۆزی ڕەمەزان لە هەموو لایەکتان پیرۆز بێت. خۆی گەورە ئەم جژنە بکاتە خەیر و خۆشی و بیڕژێنێ بەسەر تەواوی بەشەریەتا و بە تایبەت موسڵمانانە. ئێمە وەکو کۆمەڵی کوردی لە بەریتانیا سوپاس بەخوا لەم لەم مانگی پیرۆزی ڕەمەزانەیە خزمەتێکی باش و بەرچاومان با ڕەوەندی کوردی کرد لە وڵاتە بە تایبەت ئەو گەنج و ئەو خێزانە تازانەی کەوا هاتوون. یەکێک لە خزمەتەکانمان ئەوە بوو کە توانیمان خوانی بەربانگ بۆ بەشێک لە ئوتێلەکانی بەریتانیا بکەین و دڵیان خۆشکەین و خواردنی کوردەواری خۆیان بۆ ببرێت. یەکێکی تر لەوانە توانیمان جلوبەرگ بۆ بەشێک لە ئوتێلەکانی چواردەوری لەندەن ببین دڵیان خۆشکەین و جلی باش و جلی جەژنیان لەبەر بێت بە تایبەت منداڵە چاوگەشتەکان. یەکێکی تر لەو کارانەی کەوا کردمان سپاس بەخوا لە ئەم جەژنی پیرۆزی ڕەمەزانە ئەوە بوو کە سپاس بەخوا توانیمان خوانی جەژن بۆ بەعزێک لە هۆتێلەکانی چواردەوری بێرمینگام و وەست میدلەند بکەین. ئەمە جێی دڵخۆشی کۆمەڵی کوردی بەریتانیا بوو. یەکێکی تر لە کارەکانی ئەوە بوو کە کەناڵی UK4 کە زمان حاڵی کۆمەڵی کوردی بەریتانیایە سپاس بەخوا توانی لە مانگی ڕەمەزانە خزمەتێکی بەرچاو و باش بە ڕەوەندی کوردی بکات بە بەرنامە بە پێز و جوانەکانی لەگەڵ مامۆستا گۆڤە و کامێرەمانی بەتوانا کاک شەمۆز نادری. سپاس بەخوا خزمەتێکی زۆر باشیان کرد جێگەی ئومێد و دڵخۆشی هەمومانە. کۆمەڵی کوردی بەریتانیا هەمیشە لە خزمەتی ڕەوەندی کوردی دەبێت لە وڵاتی بەریتانیا بەردەوام لە خزمەتی تازە هاتووەکانیش دەبێت لە داهاتووشە بەرنامەی باش و چاکی دەبێت. دووبارە جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ. خی گەورە لەم جەژنەیەمان کە بە دڵمان هەموو وەکو یەک لە بەرامبەر بەیەک سافکە و دڵخۆش بین بەیەکەوە و بەردەوام بین لە خزمەتکردنی ڕەوەندی کوردی خۆمان. دووبارە جەژنتان پیرۆز بێ و سەلام عەلەیکوم. UK4 یەکەمین کەناڵی کوردی لە بەریتانیا.